خۆبەخشی واتە ئەنجامدانی کارێک بەبێ ئەوەی کە بەتەنها بێت یاخود لەگەڵ کۆمەڵەیەکە بەبێ ئەوەی کە کەسەکە هیچ سوودێکی مادی یاخود سوودی کەسی پێ بگات تەنها ئامانجی خزمەتکردنی کۆمەلگا بێ خزمەتکردنی شارەکەی بێ خزمەتکردنی وڵاتەکەی و مرۆڤایەتی بێت. دیارە کاری خۆبەخشی سوودێکی زۆر بە کەسی خۆبەخش دەگەیەنێ هەم ئەو کەسێکە خۆبەخشەکە ئەنجامدات هەموش ئەو لایەنێک کە خۆبەخشەکەی بۆ ئەنجامەدات سوود بە هەردوو لایەن دەگەینێ گەرم بەسی کەسی خۆبەخشکەین خۆبەخشی کارێکی زۆر پیرۆزە بە تایبەتی ئێمە وەکو ژنان کاتێک کە ژنێک کارێکی خۆبەخشی ئەنجام دەدات ئەمە دوو جار کارەکە پیرۆسترە هەمووکو ژنێک ئەنجامی دەدا هەمیش کارێکی خۆبەخشی کە سوود بە هەمووان دەگەێنێ. دوو ڕۆڵی سەرەکیمان هەیە لێرە کە ئیش یەکەم شت پەروەردەی خێزان و دووەمینیان پەروەردەی قوتابخانەکانە بە تایبەتی لە قۆناغەکانی دوانەوەندی و ئامادەیە ئەم دوانە ڕۆڵێکی سەرەکی و گرنگیان هەیە لە پەروەردەکردنی هەموو کەسان بە تایبەتی پەروەردەکردنی کچێک لەو تەمەنە لە تەمەنێکی گەنجەوە بیر و هزرێکی تازەی بۆ دروست بکەن بیچەسپێنە لە ناو مێشکە کە داهاتوویەکی گەورەتری هەبێت لەو بیرکردنەوە چەق بەستوی پێشووتر بیهێنە دەرەوە و متمانەیەکی وای بۆ دروست بکەن کە ئەوش بتوانێت لە داهاتووە زیاتر خزمەت بە نیشتیمانەکەی و بەخۆشی بکات. کاتێک کە تۆ خۆبەخشی دەکەی ئەمە تۆ ئەزمونێک وەردەگریت و هەروەها وات لێ ئەکات کە بۆ بازاری کار تۆ ئامادەتر بیت وات لێ ئەکات کە چاوکراوەتر بیت و هەروەها پەیوەندی کۆمەڵایەتی یاخود پەیوەندیت لەگەڵ بازاری کاردا فراوانتر دەکات و پاش کاری خۆبەخشی ئەتوانی بە ڕێگەیەکی ئاسانتر کارت دەست بکەی و هەروەها پەرە بە تواناکانی تۆ دەداوا دەکات کە تواناکانت هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی فکریەوە تواناکانی خۆت بدۆزیتەوانێت لە ڕێگەی کاری خۆبەخشیەوە دوای ئەوە کە چوویتە بازاری کارەوە یاخود دەست کرد بە کارکردن کەسێکی ئامادەتری لە ڕووی دەرونیەوە و متمانەی زیاترت بەخۆتەوە بە هەمان شێوە کاری خۆبەخشی ئینتیمای نیشتیمانی واتە خۆشویستنت و ڕێزگرتنت لە سروشت و لە نیشتیمانەکەت زیاد دەکات ئەمە یەکێکە لە سوودە هەرە باشەکانی کاری خۆبەخشی کە تۆ وزەی خۆت کاتی خۆت ئەخەیتە خزمەتی وڵاتەکەتەوە ئەخەیتە خزمەتی ژینگەکەتەوە ئەمە خۆی لە خۆیدا کارێکی پیرۆزە و جێگای دەستخۆشیە بۆ هەر کەسێک کە کاری خۆبەخشی ئەنجام بدات. ئێمە وەکو ئەزانین لە وڵاتی ئێمە ئاژەڵانی بێلانە زۆرن. من هەر خۆشم لە مناڵیەوە ئاژەڵ دۆست بووم ئاژەڵم بەخێو کردەوە و خۆشم ویستون خۆراکەم پێیاون و بەلامەوە گرنگەکە وەکو ڕێکخراوێک بە گرنگی بین بە لایەنی ئاژەڵ دۆستی لە کۆمەلگایەکی وەکو ئێمەوە گرنگە بەلامەوە کە پەیامی ئاژەڵ دۆستی بڵاو بکرێتەوە وەکو ڕێکخراوی پاکۆ. ژنانیش خانمانیش بەشێکن لە کۆمەلگا پێویستە دەست لە ناو دەستی یەکا پێکەوە کار بکەین بۆ دروستکردنی کۆمەلگایەکی تەندروست و ئاژەڵ دۆست و باشتر و پێشکەوتوانەتر. هەموو مرۆڤێک پێویستە لە ڕووی خۆی لەلایەنی خۆی یارمەتی ئاژەڵ بات چ ئاژەڵ بێت چ مرۆڤ بێت چ سروشت بێ بەڵام ئیتر ئەوەی کە حکوومەتی ژنایکە ڕاستەکی ئەوای بیکردە ئێستاکە ئێمەش هەڵەسنی یارمەتی ئاژەڵین خەڵکەڵێ ئەی مرۆڤ خۆی ئەبێ هەردووکیان بە یارمەتی هەردوو دوولابیرێ خۆبەخشی کارێکی تا ڕادەیەک قورسە لەبەری کە تۆ بە خۆبەخشی کارەکەکەی بەڵام ئەبێ زیاتر ڕۆحێکی مرۆڤانە هەبێ کە تۆ پتێ یارمەتی ئەو شتە بیان سوودێک بگەێنی بە شوێنەکە تۆ کە هەڵیە ئەم شتە لە خۆتە دروستکەی ئەوە ئاسانە بێ بە خۆبەخشی کە بیکەیت. ڕێکخراوی پاکۆ ئێمە چەند چالاکیەکمان هەبوو کە هەر کەسێک بیتوانێت بێت لەوێ بەشداریکە لە چەند بوارێکە ئەیتوانی بەشداریکە کە بواری فۆتۆگرافەریمان هەبوو کاچمە چالاکیەکان ئەیتوانی ڤیدۆ ڕەسم دروستکە و بواری قوتابخانەکان و ڕۆزەکانمان هەبوو کە ئەچین بۆ ئەوێ و سیمینارمان پێشکەشە کرد بۆ ئەوەی کە ئاژەڵانی بێلانە بە قوتابیەکان بناسیێنین و زیاتر وان لێکیان خۆشیان بێن و یارمەتیان بن و چالاکیشمان هەبوو کە چینە دەرو یارمەتی ئاژەڵەکانمانەوە دەرزیمان بۆکردن. ڕاستەکەی ئێمە سیمیناراتمان زۆر پێویستە کە بکرێت لەناو قوتابخانە و ڕۆزەکانە بەتایبەتی ڕۆزەکان ئێمە بێ فێری مناڵەکانمانکەین کە ئازاری ئاژەڵەکانیان و ئەگەر خۆشیشان ناوێت بە حەقیان نبێ بەسەریانەوە بەریان تێنەگرن. بەڕای من هەموو مرۆڤ پێویستە ئەو شتێک کە لەسەرێتی بیکە بۆ نمونەتەوە ئێستا ئاژەڵێکە بینی لەسەر جادەسارە لێرە بێژەی کە تەلەفۆن بۆ پاکۆکەی هەڵ بە خۆ چارەسەریکەی بۆچی تۆ نەبی ینی بۆ ئەبێ هەر دەستەوەسا بیت و چاوەڕێی شتێک بیت کە بێت. بەڕای من هەموو مرۆڤێک لەسەر جادەکە ناتوانێت بە کەمێک ئاویا خودت کەمێک خواردن بەشدار بێت و یارمەتی تەنانەت چۆلەکەیەکیش بە نەکەر سەگ و پشیلە. ئەمە پێشەکی پێویستە لە خۆمانەوە دەست پێ بکەین و پاشان لە مناڵ و خوشکەزە و برازەکانمانەوە بۆی کە
چیتر ئەو نامرۆڤایەتیە نەمێنێکە لە ناو مرۆڤەکانە هەیە هیوادارم میهرەبان بن بەرامبەر ئاژەڵەکان بەرامبەر مرۆڤەکان خۆیان بەرامبەر مناڵ بەرامبەر سروشت و بەڕای من پێویستە هەموو ئافرەتێک پشت بەخۆی بەستێت بە ئەوەی کە سەرکەوتوو بێ لە ژیانە و ڕۆڵێکی زۆر باشیان هەبوو بەڕاستی لە دکتۆریەکانەوە چ لە قوتابیانەی کە لە قوتابخانە بن بەشداریان کردو و لە هەموو بوارێکە ئێمە خەوتمان هەبوو کە بەشداریان کردو یارمەتی ئاژەڵەکانیانەوە من هەر لە مناڵیمەوە زۆر مناڵ بووم کە من ئاژەڵم خۆشویستەوەی تر چ بە حەشاتەوە چ بە مێرو و پەپولە و ئاژەڵەکانی کەوە و لە مناڵیمەوە لەگەڵ باوکمان چم بۆ ژێر پردەکەوە ئەم شوێنانە بەڵام ئیتر بڕیارما کە بتوانم یارمەتی ئاژەڵەکان بم و لە دەسەڵاتی خۆمان نەبوو کە بە تەنیاییان بۆ بکەم بۆیە کە ڕێکخراوی پاکۆم بینی یەکسەر هەستان بە ئامادەبوون و بەشداریم کرد لەگەڵیانە بۆیە کە یارمەتیان بە سەرەتا دەستگاکانی حکوومەت یاخود دەستگا میریەکان وەکو پێویست ڕێگا خۆشکەر نەبوون بۆ کاری خۆبەخشی ڕاستە کۆمەڵێک ڕێکخراوی خۆبەخشی هەن لە ئێستا کار دەکەن بەڵام زۆربەی کات ڕێگریان بۆ دروستەکرێن نەهێڵن کە بەڕێکوپێکی کارەکانیان ئەنجام بدەن بەڵام خۆشبەختانە لە ئێستا کاری خۆبەخشی گەنجی ئێمە زیاتر چاوکراوەیە گرنگی بە کاری خۆبەخشیەدا گرنگی بە خزمەتکردنی وڵاتەکەیدا خزمەتکردنی ژینگەکەی ئەدات کە ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ هەمووان کە شەڵاجیلی داهاتووتر باشتر و ژینگە دۆستتر و نیشتیمان پەروەرتر دەبن کە بۆی زیان بە ژینگەکان نەگەین و سوودی پێ بگەین و خۆبەخشانە ببێ ئەوەی کە گرنگی بۆ بدەن کەس دەیبینێ یاخود کەس نایبینێ سوود بە ژینگەکەیان سوود بۆ شوێنی کە لی دەژین سوود بۆ شوێنی لەو شارەی کە لێژین سوودی پێ بگەین و هەم ژینگەکەی پاگرا بگرن هەم ڕێز لە درەخت و ڕێز لە ئەو کەلوپەلە گشتیانەی کە هەیە و مڵکی گشتیە بگرن کە ئەمە جێتە بابی تێکدانی ژینگەوە کاتێککە تۆ شوشەیە گەشتێنی یاخود شتێک لەسەر جادە فڕێدەی ئەمانە هەموو ئێبێتە هۆکاری پیسبوونی ژینگە و ئیتر چین بەچین ئەگەڕێتەوە هەمووی زیان بە خاک و بە ئاو بە درەختەکان و بە ئاو هەوا ئەگەینێ بەگشتی هەمومان لە ڕێکخراوی ژینگە دۆستیە وەکو خۆبەخشێک کار دەکەین ئامانجمان لی خزمەتکردنە بە کۆمەلگا خزمەتکردنە بە مرۆڤایەتی خزمەتکردنە بە ژینگەی وڵاتەکەمان و ژینگە بەگشتی ئەوش لە ڕێگەی بڵاوکردنەوەی هۆشیاری یاخود ئەنجامدانی چالاکی مەیدانی و چالاکی جۆرا و جۆر بۆ خزمەتکردن بە ژینگە بەگشتی و ژینگەی کوردستان بە تایبەتی ڕێکخراوێک ناتوانێت کە پاراستن بۆ ناوچەیەک دابین کە بەڵام حکوومەت ئەتوانێت کە پاراستن بۆ شوێنێکی وەکو ئەم شوێنە دابین بکات کە ئەو درەختانی کە تەمەنیان زۆرەیە خود ئەو ڕۆکانی کە دەگمەنن لێرە هەن نەهێڵە بفۆتێن نەهێڵێ زیانیان پێ بگات ڕاستە ئێمە لێرەوە ئاڵێن کە حکوومەت تا حدێکی باش کەم تەرخەمە بەرامبەر بە ژینگە بەڵام جارجار هاوکارە بێ و جاری واشە ڕێگریمان لێ ئەکە لەوەی کە کارەکانمان ئەنجام بدەین ئێمە وەکو هاوڵاتی پێویستە هەمومان هەز بە و بەرپرسیارەتی بکەین ئەمە تەنها بەرپرسیارەتی سەرشانی حکوومەت نییە کە پێویستە هەوا پاگرا بگرێت یاخود کۆمەڵە شتی زیان بەخش هەیەنەی سووتێنێ یاخود ئاو پیس نەکایان سەرجادە و شەقامەکان پیس نەکەن یا شوێنی کە سەیران و گەشتی تێ ئەنجام دەدەن یا شوێنە گشتیەکان پیس نەکات ڕاستی تۆی گەنجیش یاخود تۆی تاک لەم کۆمەلگایە پێویستە هەز بە و بەرپرسیارەتی بکەیت کە ئەم ژینگەیە هەم تۆی تا ئەژی هەم منی تا ئەژیم هەم کۆمەڵە کەسانی تری تێ ئەژین پێویستیان بە ئاوە پێویستیان بە هەوای پاکە پێویستیان بە ئای پاکە پێویستیان بە ژینگەیەکی پاکە بۆیە پێویستە سەرەتا ڕێز لە خۆت بگری لەوەی کە ژینگەکەت پاک و خاوێن ڕابگری دوایش ڕێز لە کەسانی تر بگری بۆی کە ئەو شوێنی کە گەشتی تا ئەنجام دەدەیت یاخود ئەو شوێنی کە لێدا ئەنیشیە ئەو شوێنی کە پێیان ڕۆی نەبینە هۆکاری پیسکردنی و شێواندنی دیمەنەکەی ژنان بەردەوام کارەکانیان بە خۆبەخشی ئەنجام دەدەن چ لە کاری ماڵەوە بێ یاخود لە کاری دەرەوە ئەگەر ببینین ژنێک لە ماڵەوە بە خۆبەخشی بەردەوام خزمەتی درەختەکانی ماڵەوەکە بەردەوام خزمەتی گوڵەکانی ماڵەوەکە ئەمە کارێکی ژینگە دۆستی خۆبەخشیە کە هەم سوود بە خۆی هەم سوود بە چواردەورەکەی هەم سوود بە کۆمەلگاکەی دەگەیەنێت بەوەی کە گوڵێک یاخود دارێک یاخود درەختێکی پەروەردە کردووە و هەوای پاک بۆ ناوچەیەک و بۆ چەند کەسێک جگە لە خێزانەکەی خۆی دابین دەکات ئەمە کارێکی خۆبەخشی پیرۆزە و لە کوردستانیش ئەمە بە شێوازێکی بربڵاو و خۆبەخشانە دەبێنرێت کە ژنانمان لە ماڵەوە زۆر خۆبەخشانە زۆر چالاکانە بەردەوام خزمەتی درەخت و گوڵ و سەوزایی و ژینگە دەکەن و هەروەها بە هەمان شێوە ژنانمان لە ئێستاە فێربوون کە جیلی داهاتوو واتە مناڵەکانمان پەروەردە ئەکەن کە ژینگە دۆست بن کە سروشتیان خۆش بێت کە ڕوەک و درەخت و ئەمانیان خۆش بێت بۆ ئەوەی داهاتوویەکی جوانتریان هەبێت.
من کە دەستم پێ کرد بە تەمەنێکی کەم و بێ ئەزمموونیەکی زۆرەوە دەستم پێ کرد و مرۆڤەکانم لە سەختترین کاتەکانی ژیانیاندا بینی هەمووان لە دوای سپاسگوزاری و لە دوای داواکاری شیفا لەلایەن خی گەورە چاوەڕێی دەستی کەسانێکن کە بتوانن یارمەتی بن و شفایان بن کە نەخۆشخانەی هیوا بە خۆشحاڵیەوە ئەو شوێنەیە کە کەسەکان ئەتوانن ڕووی لێ بکەن و پزیشکێکی ئەوێ یاخود کارمەندێکی ئەوێ لە بچووکترین کارمەندەوە هەتا گەورەترینیان بە دڵسۆزیەوە بتوانن خزمەتیان بکەن. ئێمە ئەو کاتانی کە لە قوتابخانە بووین لە دواناوەندی مناوپارێزی کوردستان هەبوو و زۆر کەسمان لەوێ کاری خۆبەخشیە کرد لە نەخۆشخانەی هیوا هێشتا هەر قوتابی بوون لە قوتابخانەکان بەڵێ ئەتوانن ئیش بکەن لەوێ وەکو سەپۆرتێک بۆ کەسەکە بۆ گەورە ساڵان بە تایبەتی و منداڵان زۆر پێویستیانە کە کەسانی خۆبەخش لە دەوروبەریانە بێ بۆ دڵخۆشکردنیان بێ یاخود بۆ ئاسانکردنی ئیش و کارەکانیان بێت. ئەو کارانی کە کەسانی دیکە ئەتوان بیکەن تەنها ئەوەیە کە یارمەتێکی زیاتری ستافی نەخۆشخانەکە بن ئاسانکردنی ئیشەکانە و هەوڵدانە بۆ دەستکەوتنی سەپۆرت لەلایەنەکانی ترەوە. ژن و خانمێک جگەلەوەی کە ئەرکی هاتنە دنیا و گەورەکردنمانە بەڵکو پایەکی گرنگی ئەم کۆمەڵگەیە و هۆکارێکی سەرەکیە بۆ خۆشکردنی ژیانمان و بۆ دڵخۆشیمان کە بەڕای من ئەو سۆزە گەورەی کە لە خانمێکە هەیە یاخود ئەو دڵە گەورەی کە لە خانمێکە یاخود ژنێکە هەیە تەنها ئەوەیە کە ئەتوانێت بەردەوامی باد لەو کارە قورسانی کە لە ژیانیانەیەتە پێش و یاخود بتوانن هاوکاری کەسانێک بکەن لە بەرامبەردا کە هیچ شتێک وەرنەگرنەوە. ئەو وزەی کە لە خانمێک یا لە ژنێکە هەیە یا لە کچێکی گەنجە هەیە و لە پاڵ وزەکەیە ئەو سۆزەی کە لە ناخی ژنێک و ئەو دڵگەورەی کە لە ناخی ژنێکە هەیە ئەمە پاڵنەرێکی سەرەکیە هەتاوەکو ئێمە بتوانین بەردەوام بین لە خۆبەخشیکردنمان بەرامبەر بە چارەخوازێک یا هەر لە بوارێکی تری ژیان نابێت کە بەڕێی من ئەو دڵە گەورەی یاخود ئەو لێبوردەیی کە لە کەسانێک کە هەیە کە خۆبەخشە یاخود ئەو کارامەیە لە کارکردنە و ئەو دڵسۆزیە لە کارکردنە لە کەسێکە هەیە کە خۆبەخشی یا لە ژنێکە هەیە کە خۆبەخشە ئەگەر زیاتر نەبێت لە کەسێک کە سەر بە حکوومەتە ئەتوانین بڵین لە ئاستی یەکتریە لە خزمەتکردنی چارەخوازەکانیاندا و هەروە ئەمێ ئاماژە بۆش بکەم کە بێجگە لە من بە سەدان و هەزاران کچ و خانمی تر لە نەخۆشخانەی هیوە و لە نەخۆشخانەکانی تر بن کە تەندروستیەکان خۆبەخشانە شەو هەتابیان بە دیار چارەخوازەکانیانەوە دەمێننەوە و شەو نەخۆنی پێوە ئەکەن بەبێ ئەوەی کە چاوەڕێی هیچ شتێک لە بەرامبەردا بکەن لەلایەن هیچ لایەنێک و حکوومەتەوە تەنها دەیانێ شان بەشانی باوکو براکانیان خزمەت بە نیشتیمانەکەیان بکەن و لە ئازاری نەخۆشەکانیان کەم بکەنەوە کە کەمکردنەوەی ئازاری چارەخوازێک و چاوەڕێی دەستی تۆ بێت کە لە ئازارێکی کەم بکەیتەوە ئەمە گەورەترین دەستکەوتە کە خانمێک یاخود کچێک یا هەر کەسێک بتوانێت بەدەستی بێنێت. تەمان ماوەیەکی چەند ساڵێکی دوور و درێژە ئەم کاری خۆبەخشی گەورە کراوە پەریسەندووە لە کوردستانە و بەردەوامیش ئەبێت ئەگەر وەکو پلاندا ڕێژراو بێت ئەویان مەسەلەیەکی ترە وەکو ئاستەنگ ئەوەیە کە تەنها تۆزە کۆمەلگاکەمان بەڕێی من یانی چەند ماوەیەکی تر و چەند ساڵێک تری پێویستە هەتاوەکو بە تەواوەتی لەوە تێبگات کە ژنێک یاخود ئافرەتێک لە شوێنێکە کارێک دەکە ئەگەر خۆبەخشیش نەبێت متمانی ساسەت بدەن بە پزیشکەکە یاخود بیان بە کارمەندەکە تەنها ئەستەنگ ئەوەیە کە مەسەلەن لاوانێ زۆربەی کات باوەڕێکی تەواوەتیان بە قووەت و یاخود بەتوانێت ژنێک نەبێت کە لەو شوێنە ئیشی کردبێت بەس بە پێی مروری زەمن بەرەبەرە دوای ئەم چەند ساڵە خەڵکیش بەرەبەرە ئەگاتە ئەو قەنەعەتەی کە ژنانیش وەکو پیاوان ئەتوان بۆ بگرە لەوان زیاتریش بتوانن کە یارمەتیان بن و لە ئازاری ئەوانیش کەم بکەنەوە. تەمان هەر کەسێک کە هەر ژنێک کە دەسەکا بە کاری خۆبەخشی یەکەم شت لەوە تێگەیشتووە کە ئەچێتە ناو ئەم ڕێگەی ژیانەوە لەوە تێ ئەگات کە چاوەڕێی دەستی هیچ کەسێک ناکە هیچ لایەنێک ناکە کە ڕۆژێک لە ڕۆژان بتوانن یارمەتی بن
بەڵکو خۆی بە بیرکردنەوەی خۆی و بە بیر و دڵی خۆی ئەم ڕێگەی هەڵبژاردو و کردوویەتی و دڵسۆزانە ئیشەکەکە. بەڵام ئەگەر بکرێت یعنی ئەم شتانە لە بەرچاو بگیرێت، ئەگەر کەسەکان خۆشیان بۆ نیازە و بۆ نیەتەوە نەهات بێتنە ناو ئیشەکەەوە بتوانن مەسەلەن ماوە یاخود ئەگەر هاوکاری مادیش نەبێ بەڵکو ڕێزلێنانێکیان بۆ بکرێت یاخود پلە بەرزکردنەوەیەکیان بۆ بکرێت لە پای ئەو ماندووبوونەی کە ئەیکەن بەبێوی کە داوای هیچ مادیەک بکەن لە بەرامبەردا، بەڵکو تەنها وەکو ڕێزلێنانێک وەکو پلە بەرزکردنەوەیەک بتوانن ئەم کەسانە وا لێ بکەن کە بەردەوامیان هەبێت، بەلایانی کەمەوە بتوانن بەردەوامیان هەبێت لە ئیشەکە، نەوەک تەنها وەکو کەسێک کە وەکووا بێ ئەرکی خۆی بێ ئەرکی سەرشانی خۆی بە ئیشەکەی پێ بکەن و لە دوایە هیچ ڕیزڵتێک یاخود هیچ نەتیجەیەک نەبینێت لە ئیشەکە. پێویستەکە بەردەوامی بدەین بە پەروەردەکردنی کچەکانمان تەمەنێکی زۆر بچووکەوە و گەورەیان بکەین کە لە مناڵیەوە عەقڵیەتێک یاخود بریکردنەوەیک بچەسپێنین تیانە کە لە گەورەبوونیانە بتوانن بەرهەمێکیان هەبێ هەم بۆ خۆیان هەم بۆ خێزانەکانیان و لە پێش هەموو شتێکەوە لێبوردە بن بەرامبەر بە خۆیان هەتاوەکو بتوانن باشتر خزمەتی بەرامبەرەکانیان